لێبێ بەڕێزان ژەمی بەیانی یەکێکە لەو ژەمانەی کە زۆرترین سوودی بۆ تەندروستیمان هەیە دەمەوێت لەسەر ژەمی بەیانی قسە لەگەڵ بەشێک لەو کەسانە بکەم کە بەشداری بەرنامەکەمەکەن بزانم تاشەن گرنگی بە ژەمی بەیانیانە دەن ئایا کە دەڵێن ژەمی بەیانی دەبێت لە بەیانی جواب بخورێت جیاوازی هەیە لەوەی کە لە درەنگترا بیخۆی و ئێستا دەبینی هەندێکی سەعات 10 ژەمی بەیانیانەخوا ئەو تام و لەزەتەی کە لە خواردنی بەیانانی قەدیم و جارانە هەبوو لەگەڵ ئێستا فەرقی هەیە یاخودنا لەگەڵ بەشێک لەوانە قسەکەم ئێوەش بینەری وەڵامەکانیان بن فەرموو. چۆنی برا باشی لاشە ساخ بێ بیاخۆ بینی چۆنە لەگەڵ نانی بەیانیانە خۆشت خەریکی نانەوە لەوەشە زووەست ئارە وەڵا ساعات چەند هەڵەستن بۆ ئیش وەڵایتر بەگشتی 3 و 4 ئاوە ئارە وەڵا ساعات چەند نانی بەیانەکە خۆش ساعات چەند وەڵای ئێمە پێنجی خۆی پێنجی بەیانی 5 و 6 ئاوای یعنی لە دوای نزیکی ساعت و 2 ساعتی ژینجا ژەمی بەیانی ئارە وەڵاوە ڕەنگە ئەم شتەی تۆ جیاواز بێت لەگەڵ خەڵکی ترکە زووتر هەڵەست وەڵاوە ئێستا خەڵک بەگشتی لە ساعت حەوت و نیو هەشت بەس ئێمە بەبوونی ئیشەکەەوە زووی نەدەرەوە تر 5 و 6 ئاوە نانەکە لە دوای ئەو ماندووبوونە ژەمی بەیانیان کە خۆی تام و لەزەتی چۆنە لێوە وەڵی تام و لەزەتێکی جیاوازیە نانی بەیانی بەڵێ بە تایبەت یعنی وازە نیۆڕوو ئێوارەکە بێنە بەیانیان خۆشە چۆن نەڵێ هام تازە ڕۆژە بێت و ئاو هەواکە پاکە و سارە زۆر هاتوچۆی نەکردو و دووکەڵ و لەبەرەوە تایبەتە ژاوشتیش نییە چونکە بەیانیان جریوەجریوی چۆلەکە بەدەنگی چۆلەکە خەبەر ئارەوەڵا باشە ڕۆژێک نانی بەیانی نەخۆیی کە دەی بۆ سەر ئیش لەگەڵ ڕۆژی کاکە خوارد بێت و فەرقی هەیە لەلا یان بۆ نمونە ئیشەکەت فەرقەکە ئارەوەڵا زۆر یعنی بیخۆی ئەو لە شەو تاقەیەک وەرەگرێت بەس نەیخۆی ئەو تاقەی وەرناگرێت ئێستا هەندێک کەسە بینین درەنگ نانەخۆنیان چێتە ساعات 11 لە بەروی درەنگ هەڵەسن ئەم کاتە لەگەڵ بەیانی زوو ناخواردنە خۆ فەرقی هەیە ئای چۆن ئارەوەڵا فەرقی هەیە سەنانی بەیانیان لە هەش بە دواوە بەو لاوەبی خۆی یعنی ئەو لە زەتەی نییە و ئەو لە شە ئەو تاقێش وەرناگرێت هەندێک کەسمان هەیە زۆر پەینی لەگەڵ پەنیر و ماستەکان نیە زیاتر بۆ کەباب و گۆشت و جگەر و ئەمانەخوا ئایا نانی بەیانی بەس تایبەتە بە ماست و پەنیر و بابەتە شیرینەوەنەکە ناوەڵا ئێستا سەر و پێ جگەر کەباب گۆشت بەس بە زۆری بابەتە شیرەمەنیەکان باشترە لە ڕووی سەحەتەوە تۆ نانەکە خۆتانەیەکە نانی گەرمیشی لەگەڵا خۆن ئەویش هەم لەزەتێکی جیاواز ئارەوەڵا ئای چۆن ئارەوەڵا ساعات چەند هەڵەسی بۆ ناخواردن پێنجی بەیانی بینی چۆنە لەگەڵانی بەیانیان وەڵا پەڕی پیاوانەیە حەزت لێەکەی ئای چۆن نانی بەیانە لە هەموو نانی خۆشترە چیە خۆی بەیانە نانی بەیانە ماچ و نان و چای شیرین و هیوایە قەیماخە و هیوا هەیە ماچە و هیوا هەیە حەز کەسەرچی خۆیە خوا من منتیقەیەش بەناوبانگم بۆ نانی بەیانی خەڵک ما پێ لە مەجیبەک مەکتەبی دەباشان ئەمە بەناوبانگە نانی پیاوانەی لێ لە هەموو شوێنێکی سلێمانیەوە بە تایبەت دێن بوو وەڵا لە هەموو شوێنێکی ئەم دەوری ئەم شارەیە لە مەڵکەنیەوە لە خان و قوڕەکان لە هەر شوێنە بێ دێن بۆ ئێرە بەناخوارد ئەڵێن نانی بەیانی ئەبێ لە کات و بەیانی خۆیان بیخۆ نانی مە لە کاتی بەیانیانە خۆشە درەنگ خۆر نییە کە نان درەنگ بوو خۆر نییە نان نامێنێ شت نامێنێ ئەی چۆن ئێستا کە هاتی لە ڕێو هەمووشی حادرە قەیماغە خۆی مادە خۆی چا خۆنیان لە بەیانی زۆر بخورێ ئەی چۆن بێ لە بەیانا زوو بخورێ بە قوربانێ درەنگ بوو هیچ نامێنێ کابرا کە دێ بەس هەواری خەلەت دێ هیچ شتێ نییە بەڵام کە هاتی ئەگەر ڕۆژێک نانی بەیانی نەخوارد بێ فەرقی هەیە لەگەڵ ڕۆژەکانی چۆن ئارە وەڵام نیوانووی دابەزی هەر نیوانووی دابەزی چۆن فەرقی نییە قوربانێ بم چی ینی زیاتر لە بەیانیانە وەڵی من بەیانە هەنە نمازە خۆ حەزم لە چیکە نییە 10 ساڵە چاخانەم هەیە بەخوا قەیماخێکم نەخواردووە چاورە حەزم لێی نییە باشە ئێستا تۆ خەڵک زۆر سەردانەکەن بۆ ئەم چایخانەیە بۆ نانی بەیانی زیاتر خەڵک حەزی لە چییە چی شتێکدا لە قەیماخ و لە پەنیرە قەیماغ و پەنیرە وای خۆشە حەزیان لێتی هیوا حەزی لێتی وا حەزی لێ نێتر ناو ژەمەکانی بەیانیان باشترین ژەمە ببراوت بە ژەمی نیۆڕۆ بەیانیان نانی بەیانە پیاوانەتر نییە چونکە خۆ چونگەکەی لە چونگەکەیە بە هەر لا کەبڕی برسی نابی بەڵام نیۆڕێژی چێکو ئارێوە لە با قوربانێ مامە ئەو ژەمەی ئێستا هەیە لەگەڵ ژەمی جارانە فەرقی هەیە فەرقی هەیە ئێستاش زۆرە ئۆختیش نەبوو ئێستاش هەیە و ئێستا هەموو شتێک هەیە
تۆ خۆت بینی چۆنە لەگەڵ نانی بەیانیان والله قوربانی خوا بەخێر بن سەر چاوم وڵا بینی چاکمێ لەگەڵ نانی بەیانیانە باشی یانی ئارە والله قورا هەر لە قەزەی صحی هەر نانێکی چاکە بەیانیان زیاتر چییە خۆی لە بەیانیان والله قوربان زیاتر هەشتە کورداوەریەکان دەبرن وەکو ماس و پەنیر و زیاتر ئێمە نانی تیریش بەکارێنین هەری خۆمان نانی تریش بەکارێن بەڵە بەڵە ڕا قوربان جان باش ئێستا بینین بەشێک لە خەڵک درەنگ هەڵەسێ نانی بەیانی سە 10 ساعت 11 تۆ ساعت چەند نانەخۆی وات ئەگەر بچێتە 11 فەرقی هەیە لەگەڵەوەی کاتەکەی لە بەیانی زوار بخۆی والله قوربان جان فەرقی هەیە وڵا خۆی هەر لە قەزەی ڕووی شەعیش و هەر بەیانیان زۆرچی لەخۆ باشە نانی بەیانیان چاکە بەڵام ئەمڕۆتر وای لاتۆ مجتەمع کاتەکان هەمووی گۆڕاوە ئەتر ئێستا چۆتەوە سەعای 11 ناخواردن ئەیکا بە 1 ژەم سێ ژەمەکە بە 2 ژەم و بەیانی تاخیرەکە بۆ نیۆڕۆ ئەوە کاتی ژەمەکانی تریش تێکەچێت تێکەچێ قوربانەرە وڵاتر بۆیە زۆر کەس تەندروستیشەوە هەمووی تێکچوە و بەداخەوە تر هەمووی شەو نانی و بەیانیش خەڵەسە سەعای 11 لەسێ ترێکە ژەمی بەیانیان تەرکەکە کە باشترین ژەمە لە ڕووی سحیەوە لە ڕووی کورە شەرعەوە لە هەموو کاتێ باشە ڕۆژێک نانی بەیانی نەخۆی جیاوازیەکەی لانی بۆ وزەی لەشەی خۆت لەگەڵ ڕۆژی کە نانی بەیان خوارد بەڵا قوربان بێگومان نەرە وڵا برانانی بەیانیان هەر حکمت و هەر بەرەکەتی چاکە یعنی هەر ڕۆژە نەم خواربێ تاسیری تێکردوم مەگەڵنی تەندروستیم تاوانە بوو بێیان بەیانەکەی سەرمام و بێشتی هەم نەوەی هەنانی بەیانیان باشترین معنی خۆراکە لە ڕۆژەکانە لە چاو سێژەمەکە ئەو نانە بەیانیانەی ئێستا ئەی خۆین لەگەڵ ئەوەی جارانە هیچ فەرقی کردووە وڵای قوربانیان فەرقەکە بڵێن چییە فەرقی سەمە هەر زیاتر ماسی کوردی بەکارێن و پەنیری کوردی و بڵێن ئەم شتانە زیاتر نانی تیری و بەڵامتر خەڵکەکە خۆی تۆزە ئەمڕۆ چۆ زیاتر لە ئیسراحەتە بەسەر تێریش تەخواینە هەم کاتێ تاموچێژەیە بەڵام لەوە چە ڕابرد و تا حدێ فەرقی بوو بێ بەڵام ترسا شتەکان هەمیان تۆزە گۆڕاون لە ڕووی تەندروستیشەوەڵێن نانی بەیانی باشترین ژەمە بۆ بە بەراورد بە ژەمەکە وڵا قوربان تاو بێگومان نەڕۆڵا قوربان تاو ژەمێکی چاکە و ئەتر ماشەڵڵا من لە موقیفەیان لێرەکە سابە دەگەین تر ماشەڵام چاخانە نەش لەشان ساغ بێ خەڵکێکی زۆر ڕووی تێکە وەڵا باشین عیبمانە من ژەمی بەیانی ژەمێکی سەرەکیە دایمە بۆ بەیانیان نانی بەیانیان شتێکی باشە هەرەژڵێن ساعەچەندی خۆی وەڵای تر عادەتەن لە دوای 7:30 بۆ 9 ئالۆ بینیان نانە باڵە ئێستا جگە لە بابەتی شیرینەمەنی بەشێک لە خەڵک زیاتر ئەم بابەتی گۆشت و کە بابوجگەریشە خوات یانی تێگەڵی ژەمی بەیانیان بوو باڵە باڵە خەڵکیش زۆر بەیانیان ئەرە وەڵا زۆر کاتجگەر و ئەو گۆشت و ئەو شتانە بۆ هین سەرفە بێ بۆ بەیانیان باڵە خەڵق بەکارێنێ ئەگەر ڕۆژێک نانی بەیانی نەخوارد بێ جەوت فەرقی هەیە لەگەڵ ڕۆژەکانی تر وەڵای نانی بەیانی شتێکی گرنگە هەروەکو لە ڕووی ساحیشەواڵەن شتێکی باشە زیاتر حەزت لە چی لە بەیانی بەیانیان من هەر خۆم عادەتەن حەزم لە ماست و گوێز و ئەو شتانێ تەمان نەبێ نانە گەرمەکەشی لەگەڵ ئابێ نانە گەرمارە وڵا نانی گەرمەسا بەیانیانە سینەم کولێرێ بە گەرمی و بەمانەکە ئەکسەری هێری ینی دێن لێرە نانەخۆن لەم شتە گەرمانی زۆر کاتدەرە وەڵا هەرێن لە دوکان نانەخۆین و تەرکال لە ماڵی شۆبین لە ماڵی شۆ نانەخۆین ئەڵێن ئەو کەسانی کە خێزانەکانیان مۆزەفە زۆر جار فریای نانی بەیانی ناکەون ئێوە بچن بۆ دەوام ئیتر نانی بەیانیانیان لە دەستە چێت تۆ چۆن چیەڵێ لەسەر وەڵی جایتر ئیشەکەی وایە کابرا چی بکە بە زۆربیانە لە دایرە نان هەرە خۆن بەڵام لە ماڵەوە نان خۆی لە ناو ماڵ و ناڵی خۆتا خۆشترە و ئیسراحەتری ئەی تاڵانەرەوە هەندێک کەس درەنگ نانەخوا ینی بۆ منە ژەمی بەیانیانی چێتە سعاتدا چێتە سعات 11 ئەمە فەرقیە لەوەی کە بۆ منە بەیانی حوتونی و بیخۆیان هەشت بیخۆ وەڵی تایمەکەی هەر لێ تێگەچێ نە نانی نیوەڕۆی دوایی نانە نە هی ئێوارەشی نان خواردنە ئارە وەڵا ئەی تۆ سعات 11 سعات دەنانە خۆی دیسان سعات بۆ چەندە سعات ئەو پەڕیتایەک نان خۆی نانی نیوەڕۆ بە 3 سعات ئەو نان خواردنا تایمی تێگەچێ ئێوارەش هەر نانە بۆ ناخۆی لە ڕووی تەندروستی و بەیانیان سوودی لە ژەمەکانی تر زۆر زیات وەڵی واڵن شتێکی باشە بۆ لەشی ئینسان هەستی پێەکە بەیانیان زوو هەستی هەر خۆی سودەتی شەبیانیان ئەڵەن خێر و هینی بەیانیان زوو هەستی زۆر ینی وزەت زیاترە لە ڕۆژەکان باڵە بەڵێ ئەرەوەڵا لەشە زۆر چالاکتر و خۆشتر درەنگ هەڵسی لەشت ئەو کۆڵیان تەپێ بەسەرێک ئەرۆڵا زۆربەی گەنجیم سەردەمە وای لێ هاتووە هەتاوەکو سعات چواری بەیانی بە خەبەرە کە ئەزانێ خەریکە نزیکی نوێژە بێتەوە خەوی لێکەوێت کاتێک خەبەریە بێتەوانێ سعادی یەکە و نوێژیش نەما و ئەرەوەڵان دە دوایش کە هەڵەسێت گێژ وێژ بەسەر جادەیەوە ئەی ناگەر وەکو خەڵقی زوو کە ئێمە بەیانیان زوو لەگەڵ باوکمان هاتین بۆ دوکان
خەڵق زوو هەڵەستاها و گۆشت و سەوزە و ئەو پیاوە بە تەمەنەکان شتیان ئەکڕی ماست و ئەچوونەوە بۆ ماڵ ئەو شتانیان دانا ئەنجا چوون بەسەر ئیش و کار ئێستا ئەوە نەماوە. بینم زۆر باشە. ساعت چەندی بۆ ناخواردنی بێنی؟ هەموو بێنێ بەعام ساعت چەند نانەخۆی؟ ساعت 8 یان 8 و نیو. یاڵی دوا بکەوێت لەوە زیاتر. جابەتار دواکە بەس بەڵام کەم بەس بەڵام نانی بەیانیان چێژ و لەزەتی تایبەتی خۆیە. لەزەتی بەیانی جیاوازترە لەوانە. جیاوازترە لە هەموو ژەمەکانی تر. لا دوو ژەمەکەی تر. ئێستا ئەیبینین بەشێک بە تایبەتی گەنجەکانمان ساعت 10 و 11 نانی بەیانیە خۆن ئەمە لەگەڵ کاتەکەی کاتی بەیانی زۆر خۆفەرقی هەیە. بەیانی زوو نان خۆی لەگەڵەوەی ساعت 10 و 11 نان. بەڵە فەرقی زۆرە. تۆ لە شوێوە بڵێ مەسەن بۆ نمونە ساعت 8 یان 8 نام خۆیت لە شوێ تۆ ساعت 11 نانەکە پێش خۆیت. ڕۆژێک نانی بەیانی نەخۆی جیاوازی هەیە لەگەڵ ڕۆژەکانی ترتە نانی بەیانیت نەخواردی بێ ڕۆژێک لە لای من بەڵێ لە لای من ژەمی بەیانیان سەرەکیمە نانی بەیانی خۆم ئامادەم هەرو ژەمەکەی تر نان نەخۆم بەس بەیانیان زیاتر چییە خۆی لە بەیانیان بەیانیان وەڵا مشەکە لە ها تۆزە قەیماغ و تۆزێک هەنگوین و تۆزێ ماستی خەستە و داوە بە مشەکەلی چکە هەر یەکە و ڕێژەی تایبەتی خۆی پرۆتینی تێیە لە ڕووی سوودیشەوە ژەمی بەیانیان لە ژەمەکانی ترش بە سوودتر بەڵێ ینی ئیمۆجی زیاترە بێتە ها ئیمێجی زیاترە بێت نەشاتە زیاترە بێت گەنجی خۆمان بەشێکی بەل لە فە خواردن و بەم شتانەوە زیاتر ئەوانە فاسفۆدن گەنجی وابینی ورگی ئاوە نەبێ وەنیە بەس بەیانیان ئەڵێن بەو شیر و قەیماغ و شتەوە ینی بەیانیان بەڵێ بەیانیان چێژ و لەجێکی تایبەتی بە تایبەتی چاخانەکەی مامەڕەش هەست زۆر تایبەتە باش یانی لە هەموو شوێنە گۆدێن بۆیرە بۆ نانەکەی تایبەتە ئاروەڵا ئەوەی کەم لێرە ینی من سەردانکەرێکی باشم مامەڕەش عنی بڵێ مەسەن بۆن و منەی بینم برادرانی ئاسایش پۆلیس دایرەکانی تر بەعەم لێرن بەڵێ زۆربەی وانیان نموێرن نان خواردن عنی بەیانیان عنی بەیانیان تۆ بەیانیان تێر خۆی تووشی نەخۆشیش گابی ڕۆژێ نانی بەیانی بخۆی لەگەڵ ڕۆژێکان نەتخوارد بێت جیاوازی هەیە لە چۆن نیەتی ڕۆژێ بیخۆی ڕۆژ نەیخۆی بیخۆی باشترەوە ئەگەر ڕۆژێک نەیخۆی چۆنە ینی وڵی کەسەکەی تر بخۆی زانانی ئەوی کە لە ماڵەوە تەمەڵ بێت نانی بۆ ناخورێ ئەوی کە بژڵێت دایمەی خۆ جیاتر لە بەیانیان حەزت لە چییە جیان چییە خۆی وڵی بە زۆری ماست و ترە و قەیماغوشانە بە زۆری هێلکەڕۆ ماست و قەیماغ هێلکە بە تایبەتی هەردوو داوە ئەڵێن لە ڕووی تەندروستیشەوە باشترین ژەمە بە بەراورد بە ژەمەکانی هێلکە زۆر چاکە ژەمی بەیانیانە بە گشتی بەیانیان ێستا ماست هەمووی توێژاڵەیە هەمووی توێژاڵی بۆ مائیدەشت هەر زۆر چاکە هەمووی توێژاڵی هەیە پەنیر ماست ئەوە هەمووی توێژاڵیش بۆ مائیدا باشە ئەڵێن بەیانیان نەبێ لە کاتی خۆیان لە بەیانی زوابی خۆی نەگۆکۆی هەندێک جارە چێتە ساعت 10 و 11 درەنگ هەڵمودیی من نامە کەسەکە خۆی زانێ هیوایە تەماڵە تااقەت نیە سێ درەنگی خۆی وار زۆرەسەی خوا تۆ لە کامیان بەڵام لە زوەکەم لەوەتی بیرم دێم لەگەڵ باگە هەستاوم لەوەتی بیرم بانگی بەیانی بازنیە لە 84ەوە خەوی بەیانیانت نییە خەوی بانیانم نییە باشە ئەو تام و لەزەتەی نانی بەیانی لەگەڵی جارانە فەرقی هەیە زۆریش فەرقی هەیە ئەی فەرقی هەیە تام و لەزەت هەتا هیلاگی تام لەزەتی خۆشە هەتا هیلاگی هیچ بکەیت تام و لەزەتی خۆشە هەم خەو خۆشە هەم دانیشتن خۆشە هەم خواردنیش خۆش نان ئەگەر برسیت بێ لەزەتی زۆر زیاترە لەوەی هەمان نان بەبێ برسێت هەر بە ڕۆتیش ینی برسیت بێت بە ڕۆتیش خۆشە هیلاگبی ساعت 5 ڕۆم بۆ علووە ساعت 5 چۆن ینی ئەبێ زووتر نانی بەیانی ئارەوەڵ لە چەند نانی بەیانێکە دەخۆت هەر لەو دەورەیە دەوری 5 چوار و نیوە لەو ناوە بەسیسە هەندێکی درەنگە خەوێت بەیانی ساعت 10 و 11 هەڵەسێت بە موبایلەوە خەریکەوە ژەمی بەیانی نییە لە تواتە تەسبیحاتی خواکەنەوە وەڵا بە موبایلەکە ینی ژەمی بەیانی ئەگە لە ساعت 10 و 11 بخورێتەوە تام و چێژی لە خۆی ئەوە نیوەڕۆیە مەرەوەڵە باشە چییە خۆی زیاتر لە بەیانیانە حەز لە چییە لە ژەمی بەیانی نان و ماست بەس نان و ماست کەباب ناخۆ ئەخر هەیە ئێستا کەباب و جگەر و شتانەی ژەخۆ ئەوە بۆ ئێمە نییە بۆ لەبەر تەندروستی ناوێری بخۆی گرانە باشە حاجی
ژەمی بەیانانی ئێستا لەگەڵ ئەو شتانی کە جارانە خورا فەرق و جیاوازی هەیە هەر یەک زۆر زۆری فەرقە شتەکەی جاران کارخوا تەندروستی بوو ئێستا هەمووی دروست کراوە هیچی بەعامان ئەوەی کە لە کارگە دروستەکەێت فەرقیە لەگەڵەوەی کە بەدەست دروستەکە ئارە وەڵا زۆری فەرقی ئەی چۆن فەرق جاران لە زیاتر چیتان نەخوارد وەرە جاران هەشتێکمان بخواردا تەندروستی بوو چونکە ڕۆژین بەو شێوە هیلاگە بووی و برسی دەبوو حەزر لێ بوو لە خواردنەکە بوو ئێستا حەزر لێ نابێت برسیت نییە نانەخۆ گۆرە ناوەڵە ئەگەر ڕۆژێک بۆت نەکرێ نانی بەیانی بخۆی فەرقی هەیە لەگەڵ ڕۆژەکانی تر ئای چۆن فەرقی نانی بەیانی هەر زۆر پێویستە ژەمی بەیانی ساعات چەند نەخۆی بەڵام ژەمی بەیانی تر کاتژمێر هەشت یا چارێکی بێ بۆ هەشت ئەچم لەم چاخانەی مامەخەلان زۆر خواردنێکی تایبەت و ڕێهینی تایبەتی هەیە خواردنیجانی هەمووی فرێشە لە چارێک بۆ هەشە بێ نان خۆی تر نەفرم بێ منم تەکسی منە نەفرم بێ و نەبێ من ئەچم بە جێڵمەچم لێ و نانەکە خۆم چاخانەی مامەخەلان لێرە هەمووی فرێشە لە لادێەوە بۆی حەزت لە چییە لە بەڵام بە زۆری حەزم لە ماستە ئەجا بەیانێک ماز دەخۆم بەیانێکیش تێکەڵا خۆم بڵێن شیرێژ و کەرە و ئەو شتانە لەگەڵ پەنیرە تێکەڵ یەکەن بووم ئەو شتانانی تێکەڵی پێڵێن بە کوردی خۆم ئەڵێ نانی بەیانی سوودەکانی لە ژەمەکانی تر زۆر زیاتر زۆر زۆر سوودی زیاتر لە ژەمەکانی تۆ خۆی زانکان ئەڵێ بەیانی لەگەڵ براکەت نیوەڕۆ لەگەڵ خۆشەویست ئێواران لەگەڵ دوشمنەکەت لەبەرەوەی کە ژەمی بەیانی ئەنگە براگانی ئەمەگە باشە لەگەڵ براکە نان خۆ ژەمی نیوەڕۆ لەگەڵ خۆ باشترە تۆزە لە هین بڵێن بانی باشترە ئەو تۆزێ ئالە ئێوارە باشە ئێوارە لەگەڵ دوشمنەکەتە یانە ئەوگە خراپەکە نانەکە خۆی دەخەی بەسەرە تووشی نەخۆشی و ینی ڕۆژێک نانی بەیانی نەخۆی فەرقی هەیە لەگەڵ ڕۆژەکانی تکاچی بۆ ڕۆژەکە نانی بەیانی نەخۆمێتی وەکو شتێک عەسابێک تووشمە بێت ئارە وەڵا عەسام گەرمە بێت وتر گەدەش دوایی نییە پاش دووسێ ساعتە ئەو خواردن بۆ ناخورێت ئەتۆرێ گەدە دەتۆرێ لێ چونکە ئەو تەمانە چی داوایەکە مێشک داوایەکە کە تۆ لەو کاتاکە لە کاتی خواردن خواری تر ئەویش وەکو باشە تۆی سەد تەجروبەیەکت هەیە ئەو شتانەی ئێستا لە بەیانیان ناخورێت تامون لەزەتی لەگەڵ ژەمی بەیانیانی جارانە فەرقی هەیە زۆر تامرزێکی جیاوازی هەیە زۆر جیاوازێکی زۆر فرێ هەیە من ئێستا ئەگەر بە زۆری ئەگەر لەوێژ نەبم بچم بۆ هەشت شوێنێک بچم بۆ دەوامیش ئەبێ نانی بەیانی خۆم جاچ ینی هەشتەوێت ینی دوور بێت عەزیێش بێت هەتاڵێن بۆ نەخۆشی شەکرەی زۆر باشە ئەوەی نانی بەیانی نەخوا تووشی شەکرە بێ بەخێرە لەگەڵ ئەو نانم نەخواردبانی بەرزە بێتەوە من خۆم شەکرەمە ئارە وەڵا لەگەڵ نەیخۆم بە دیعایەکەوە ناخۆی بەرزە بێت نەخەیت کە نانت خوارد داعابەزێ بەتایبەتی بەیانیان ئەڵێن هەر کەس نەیخوارد بەیانیان خواردنی تایبەتە هەم ئەگە خواردنی باش خۆیت ئەگە یەکێ بیوە قەڵەوشت بێ ئەوەش ینی دەوری هەیە ڕەوڵێکی سەرێکیە بینێ بەیانیان بە حازرەکە ئاڕەوەڵا هەموو بەیانی بەشێک یەڵێن ئەوانی کە خێزانەکانیان مۆزەفە کەمتر نانی بەیانی فریاکە و بەیانامەدەکە تاقان زووترەوە ئەوچە بۆ دەوام ئەوچە بۆ دەوامەڵانێ حازر نەبێ بەڵام هەموو ئێمە من خێزانە مژنی بە خێزانی ماڵەوەیە هەر لە دەرۆنا لە ماڵۆ نانەخۆم لە دەرۆ نان ناخۆم بەیانیان زیاتر چییە خۆی ینی حەزت لە چییە بۆ ژەمی بەیانی ماست و پەنیر و ئاڕەوەڵا هەنگوینمان هەیە خۆماڵگەرەی خۆم زۆر باشە ڕۆژێک نانی بەیانی نەخۆی لەگەڵ ڕۆژێکە کە خواردبێتت فەرق و جیاوازی هەیە فەرق و جیاوازەکە ئەوەی نەزانین چۆنەوە گوشتی ئێمە فێر بووین لەسەر نانی بەیانی ڕاهاتوین ئەگەر بەیانێک نەی خۆمەڕەوەڵا لەخۆم بێتاقەتم ناتوانم هەست بە جیاوازیەکە هەر بە جیاوازیەکە ماڵەوەڵا باشە ئێستا ئەبینین بەشێک لە خەڵک درەنگ هەڵەسن ینی ساعات 10 و 11 ڕەنگە نانی بەیانی بخۆن بەشێکیشی هەر وەکو جاران زوو بەیانی هەڵەسێت ئەمەش هەر فەرقەکە لە تاموو چێژی نانی بەیانی تۆمان ئاتۆ بەیانیان بەڕای من بەیانیان زووبی خۆی خۆشترە بۆ ساعتی خۆشترە وەکولەوەی کە تۆ ساعات 12 ئێستا خەڵکە بینم بۆ لای مام ڕۆژێ بەیانیان زۆر درەنگێ ساعات 10 و 11 نانەخۆم ئەم کاتانەیە درەنگتریش لێدارەوەڵا تۆ خۆت بەیانیان ساعت چەند وەڵا احتیاطی تر هەشت نانم خواردووە هەشتی بەیانی وەڵا تەمانە بێ حەوت هەستابی مادەم بزێت لە هەشتا حەوت دەڵسم هەشتی بەیانی نانم خواردووە لە ڕووی تەندروستی و ئەڵێن ژەمی بەیانی لە هەموو ژەمەکانی تریش سوود بەخشترە وەڵا تەمام هەر ساعت خۆشترە وەڵا ئەو کەلوپەلانەی ئەو خواردانەی ئێستا لە بەیانیان ناخورێت لەگەڵ خواردنی جارانی ینی لە بەیانیانە فەرقی کردووە یان هەر هەمان بۆ نمونە ئەو ماستا ئەو پەنیرە ئەو کەشکەی کە ئێستا هەیە لەگەڵ
ئەو ماس و پەنیر و کشکانی جارانە فەرقی هەیە چۆن دێتی لەوانێ بەڵام ئەوەی جاران سەحیتر بوو ئێستا تۆ سەر چاوەکەی نازانی لە کوێیە شتەکە زۆرە بەسەر چاوەکەی دیار نییە جگە لەوە درەنگی ژەخورێ ینی درەنگی ژەخوری وەرەوەڵە ڕەنگە وەرز شوشتیشی بەسەران نەکرێ ئەوەنەی تر چاوری زۆرتر ئەمە ئێستا زۆر چاورە لای خۆمان ئێستا زوو وانە بوو شتی خۆمان تەبیعیتر بوو سروشتی تر بۆکو ئێستا ئەوە باسی ئەم شیری فەل و نازانم چیەکەن ئێستا جۆری کوالەتی خواردنەکان فەرقی بەسقی هەیەرە وڵات چۆن فەرقی بەس گەنجی خۆمان زۆر کەم ینی لەگەڵانی بەیانیان نەبینی هەیە بەس کەمتر وەکو معنیوانە نین کە تەمەنیان تۆزێک زیاترە طبعا وایە ڕاست ژەمی بەیانیان ئەڵێن ڕۆژێک بیخۆی لەگەڵ ڕۆژێک نەیخوردوێ ئەو ڕۆژە جیاوازە فەرقی هەیە چۆنانی ینی بۆ منە ڕۆژێک ژەمی نانی بەیانیت نەخوارد بێ بۆت نەکراوی بیخۆی ئێتر ئەڵێن کەموزەتری باش ینی وەزت باش دیارە بێ بیخۆی تۆ هەست بەوە کردو ڕۆژێک نانی بەیان نەخوارد بێ وەڵا بیخۆی باشترە نەخۆی بێتاقە دەبی چییە خۆی زیاتر لە بەیانیان وەڵا بەس ماست بەس ماست نان و ماست تاوان بەس نان و ماست نانی گەرمیشی بۆین ئایتاوە باشە ئەڵێن ئەو کەسانی نانی بەیانی گرنگی پێدەن لاشیان تەندروسترە لە ڕۆکاتەکەینەکانی دیکە تەمان بەیانە زووەستی نام خۆی باشترە جوڵەیەکت هەیە دە هەستی چییە خۆی هیچ بێ ناخورێ حساب خۆ بەشێک لە خەڵک درەنگ خەوێ بەیانی جەمی بەیانی چێتە سعات 11 بە تەمای چیمەوە ئیتر ئەڵێن ئەوە لە ژەمی بەیانی دەرچووە ئێکا بە یەک نیۆڕۆ بەیانی نیۆڕۆ بەیانیەکە بە یەک ئێوارەکەشی درەنگ شەو سعات دەنانە خۆتەوە ئەو کاتەتر ڕەنگە بۆ تەندروستیشی باش نەبێت ژەمیێواران چەورە وڵایتر هەمووی تێک چووە هەر دنیا تێک چووە باشە ژەمی بەیانانی ئێستا لەگەڵ ئەو شتانەی کە جاران نەخورا فەرقی هەیە وەڵی فەرقەکەی چییە فەرقێر بەس جوڵەکەیە ئەنجینە خەڵک جارە هەر نان و ماست و گوێ زۆر شتانەیە خوارد ئێستا خەڵک جوڵەی نییە ناوەڵی سعات هەستی جوڵی چیەکەی جاران بۆ منە چیەکرا خەڵک سعات 6 لە ساعت چوو بۆ ئیش کرێکاریەکە ئێستا خەڵک هیچ ناکە ئەو شتێکی کەی خوارد هەمووی بە وەرز و هەموویەکە بە چێوری و قەڵەویەکەوتەوە بۆینی چۆنە لەگەڵ ژەمی بەیانیانە وڵی من ژەمی بەیانیان بەس لە ماڵەوە نانەخۆم بەڵێ حەزت لێتی لە ژەمی بەیانیان بە بەراورد بە نیوەڕۆڵی بەس بەیانیشان زۆرم حەز لێ بەیانیان چییە خۆی زیاتر لە بەیانیان وڵی بەیانیان نانە و ماستە و هەنگوینە و هێتر ئەو شتان بەڵام بەشێکی لە گەنجی خۆمان ئێستا حەزی ئەین بەیانیان ناخوا درەنگە لە سێ ژەمی بەیانەکەی لەوانەیە کە ئەلی کاسابەت نەبن گوێی نایێنێ درەنگە درەنگە خەون و درەنگیش هەڵەسن ئەرەوەڵا سعات دووە خەوێ سعات یەکە خەوێ تۆ ڕۆژێک من حوتی هێوارا یان نەحوتەوە تادا دوای نوێژە عیشای ترە خەوی ئەرەوەڵا باشە ئەڵێن ئەگەر ڕۆژێک ژەمی بەیانیت نەخوارد بێ ئەو ڕۆژەی تر جەوت باش نییە بە بەراورد بە ڕۆژەکانی بەخواتە ئینسان فێربوونی ئینسانە ماعیدەیە ئیتر کە ئینسان فێری شتێک بوو حەزی لە ڕۆشتن بوو ئەڕوا حەزی لە خواردن بۆ خوا ئەمجا خواردنیش خووە وەختی وایە زەلامی زۆر حەزە خواردنەکە بەس لە کاتی خۆیان لە کاتی خۆیان خۆی باشترێکە ئەڵێنەوە ئەو کەسانێکی کە خێزانەکانیان موەزەفە کەم فریانانی بەیانیەکەون لەبەرێ فریان ناکەوێت بوویت داماون وڵا کە ئافرەت ئیشی هەبوو بانیژێ بێ زوو هەڵسێ بڕات بۆ دەوامەکەی و فریایەوە ناکەوێنان وڵا دەبێت خۆی بۆ خۆی دروستکات ژەمی بەیانانی ئێستا لەگەڵ جاران و قەدیمە فەرقی هەیە بەخوات قەدیم باشترێک بوو بۆ قەدیمیتر خواردنەکەی پاکوتەمیز بوو ڕێک و پێ بوو لێو کاتە سروشتیتر بوو کەرە بوو دۆ بوو ماز بوو ئیتر هەنگوین زۆر بوو ئێستاینی کارگەیە زۆربەی دروستە خوارە وڵا دروستکراکەوە ئەگەر ڕۆژی ژەمی بەیانیان نەخۆی فەرقی هەیە لەگەر ڕۆژێکا کە جەمێکی باشی خواردبێت بخوایتە تقریبان فەرقی هەیە هەمیشە ژەمی بەیانیان و پڕێ لە سوود و لە شیوام هەر خەریکم بەخوا مەگەر ئیشێکم بێت بانجێ زوو هەڵسم بڕۆم ژەمی بەیانیان بێت لە بەیانی زووا بخورێ گینا سوودی زۆر خۆی قەدیم زوو ئەیان و نابێ هەتاو بکەوێکە هەتاو کەوت معنایەوە خواردن بە عمل نایە ئەبێت پێشەتاو کەوتن ئەبێ نان بخۆی نەک بچێتە سعات 11 وەڵا معنایەوە بێ ژەمەکە تاخیرە بێت ئەبێ نیوەڕۆ هیچ بۆ ناخورێ
لەو کاتە نیۆڕۆچێتە عەسر ئێوارەش ئەچێتە نزیکی عیشا و سەعات هەتا هەر تەندروستی باش نییە. ژەمی بەیانیان یەکێکە لەو ژەمانەی کە زۆرترین سوودی بۆ جەستەمان هەیە. ئەمەی کەیبینن بەشێکە لەو ژەما کە ڕۆژانە ئێمە پێداویستەکانی لەشمان دابینەکە. بەڵام ژەمی بەیانیان لەهۆی هەیە کە دەبێت لە بەیانی زوا بخورێ، یاین دەبێت لە سەعات 7:30 بۆ 8 بخورێ یاخود زووتر. بەڵام بەداخەوە ئێستا کە بینین لەبەرەوەی بەشێک لە گەنجان درەنگە خەون بەیانیان درەنگ هەڵدەسن دەچێتە سەعات 10 و 11 نانی بەیانی دەخۆن. ئەمە ژەمەکانی دیکەیان تێکەدا. هیوادارین هەمیشە ژەمی پڕ لە سوودی بەیانی لەبیر نەکەن و هەمیشە تەندروست و لەرساغ بن. بەنامەیم جارەمان پێشکەشکردن تا بەرنامێکی تر و تەوەرێکی تر بەخوا گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ.